لەگەڵ نزیکبوونەوەی یادی 230 ساڵەی دامەزرانی سلێمانی ساڵانە چەند چالاکیە گەنجام دەدرێن. ئەمڕۆژ مامۆستان و خوێندکارانی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بە هاوکاری دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان و ڕێکخراوی خێرخوازی کەریمی عەلەکە و سەردانی چەند شوێنێکی دێرین و ڕەسەنی شاری سلێمانیان کرد. خەزان فریاد بەڕێوەبەری کۆمەڵگەی مارگرێت ڕایگەیاندووە ئامانجی ئەم چالاکیە بۆ ئەوەیە کە منداڵەکانمان کەلتور و مێژووی ئەم شارە لەیاد نەکەن. ئێمە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتین ئەمڕۆ لەم ڕۆوانەیە کە ڕۆژی دەیەک مانگە دەستمان کردو بە چالاکیەکانی یادی دامەزراندنی سلێمانی. طبعاً سلێمانی لەوە گەورەترە کە ئێمە لە یەک ڕۆژە یادی بکەینەوانێ بە هاوکاری دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان ڕێکخراوی خێرخوازی کەریمی عەلەکە لە ماڵی سۆفی کەریمی سەراجەوانێ بەرەو جادەی ئۆرزی و بەرەو بەدرکی سەرا گەشتینە چاخانەی شەعب بەدوای ئێرەشەوە چینە ناو حەوشەی سەرا. چالاکیەکانمان بەردەوامە بێ بە ئامانجیەوەی کە مناڵەکانمان کولتوری شارەکەمان لەیاد نەکەن. لە ماڵی سۆفی کەریمی سەراج کۆمەڵێک کولتوری جوانی کوردەواری ڕەسەنی کوردەواری پارێزراوە. منداڵەکان ئاشنا بوون بەو کۆمەڵە کولتورە لەگەڵ یا کۆمەڵێک پۆستەری کەسایەتیەکانمان پێیە کە ئەم پۆستەرانەی کە ئەمڕۆ پێمانە تەنها ئەو کەسانن کە خەڵکی شاری سلێمانین. ئەمەشمانیاوە بە زۆربەی کەسایەتیەکان لە ڕێگا لەگەڵ یا شیرینیمان بەخشیوەتەوە ئەم میزەڵانە جوانانەی کە پێشیانە شێوەی ئاڵای کوردستانە ڕەنگەکانی ئێمە لە دەرەوانێ ئازادیەکەین بە ئاسمانە. ئەمیر ئەرسەلان مامۆستایەکی موزیکە و لەو چالاکیەدا بەشدار بوو. ئەو دەڵێ ئەم خوێندکارانە گرنگە مێژوو و کەسایەتی ئەم شارە بناسن. سەرەتا بەخێر بێن، سوپاس بۆ جەماوەری کوردستان بەخێر بێن و زۆر خۆشحاڵ بووم دیارە لەم ڕۆژە پیرۆزەیە کە ساڵای دامەزرانی سلێمانیە. ئێمە وەکو کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت قوتابخانەی مارگرێت دامەزراوەی کەریمی عەلەکە ئەمڕۆ خوێندکارەکانمان هێنا بۆ ناساندنی ئەم مێژووە جوان و پیرۆزە، گەڕاندنیان بە ناوچە کۆنەکان و قەدیمەکانی سلێمانیە، ناسینی چەند کەسایەتیەکی زۆر لە کەسە جوانەکان لە مێژووی ئەم شارەیە، ناسانیان بەم خوێندکارانە و باسکردنی ئەو مێژووە پیرۆزە بۆ ئەم خوێندکارە جوانانە. مناڵە چاوگەشەکانیش بەشداریان لەم چالاکیەدا کرد بۆ ئەوەی زیاتر بە کەلتوری شاری سلێمانی ئاشنا بن. هاتین ئێرە ئاشنا بین بۆ شاری سلێمانیەکە. لەگەڵ شێ هاتن؟ مامۆستایان. مامۆستاکان چیان پێوتن ئەمڕۆ؟ وتیان ئەمڕۆ چیمە ماڵی سۆفی کەریم. سەردانی ئەوەتان کرد خۆش بوو؟ بەڵێ. دواتر هاتن بۆ چاخانەی شەعب. ئێرەت بەلاوە چۆنە؟ ئێرە خۆشە یان؟ خۆشە. ئەم چالاکیە چەند شوێنێکی کەلتوری بەسەر دەکاتەوە کە بریتی بوون لە ماڵی کەلتوری سۆفی کەریم و بەردەرکی سەرا و چایخانەی شەعب و کافتریای کەلتوری سەرا و کۆشکی مەلیک مەحموود حەفید. شاری سلێمانی لە ساڵی 1784 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دامەزراوە و کراوەتە پایتەختی میرنشینی بابان کە لە ئێستادا بەهۆی چالاکیە بەردەوامە ڕۆشنبیریەکانیەوە نازناوی پایتەختی ڕۆشنبیری پێدراوە و ئەم ساڵیش لەگەڵ شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان وەک دوو شاری داهێنەری جیهان لەلایەن یونسکۆوە هەڵبژێردران.